هەڵکەوتەی جوگرافیای قەزای دەربەنیخان وای کردووە کە سنووری قەزاکە نمونەیەکی جوانی ناوچەی گەشتیاری بێت بەوەی شەوە ساڵانە لە وەرزی بەهاردا ژمارەیەکی زۆر لە گەشتیاران بۆ گەشتکردن ڕوو لە ناوچەکە دەکەن. بەڵام وەکو دەبینرێت وەکو پێویست هیچ پرۆژەیەکی گەشتیاری لە قەزاکەدا جێبەجێ نەکراوە. ئەوەش بۆتە جێگای نیگەرانی هاوڵاتیانەوە و گەشتیارانەی ڕوو لە ناوچەکە دەکەن. ئەم شوێنە بە نسبەتی ئەم منتیقەی لای دەربەنیخانەوە بە حکمی ئەوەی کە نزیکە و بە حکمی ئەوەش کە لە منتیقەی گەرمیانەوە نزیکترە خەڵکێکی باشتیت بۆ ئێرە بەس بەڕاستی ئەوەی ڕاستی بێ ئێمە وەکو بە تومحیەوەی کە شوێنێکی گەشتیاریە لەو لە ئاستی تومحی گەشتیارەکانی لەبەر ئەوەی شتێکی وا نەکراوە کەوا خەڵکی زۆر بە ئیسراحەت زۆر بە شێوازێکی گەشت و گۆزاری کەپر و ئەمجا دوای ئەو شتانی کە پێویست بێت لە ڕووی گەشت و گوزاریەوە کەوا خەڵکی لێی مرتاح بێت و کە ئاسوودە بێت لە دوای گەڕانەوەی خۆی وەک لە هاتنیشیە. هاتوین بۆم شوێنێکی هەتا بڵێ خۆشە، شوێنێکی گەشت و گوزارە، بەڵام هیچ شتێکی بۆ نەکراوە، هیچ خزمەت گوزارێکی بۆ نەکراوە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین خزمەت گوزاری بۆ بکرێت، شتی باشی بۆ بکرێت وەکو شوێنە گەشتیاریەکانی تر احتیمامی پێبەن ئەیراش. بەڕاستی ئێمە لە شاری کەلارەوە دینتا بڵێ سەیرانگایەکی خۆشە، بەڵام لە ڕووی خزمەت گوزاری و هیچ خزمەت گوزاریەکی نییە. یەک دوو تەنەگە خۆڵی لەیە کە بەڕاستی ئەبێ لێرەوە سەر خۆڵک دیوان جادەگە ئەو کاتە تەنەگە خۆڵدار بنێ لە ڕووی یاریشت و هەنی یاریشی دەوێت بەڕاستی شوێنێکی خۆشە تا بڵێ هاتوین بۆ ئەم سەیرانگایە، بەڵام بەداخەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە تا بڵێ خزمەت گوزاری کەمە. داواکانی لە حکوومەت خزمەت گوزاری زیاتر بکە، تەوالیەت و هەنێشتی لێدانە. بەڕاستی پێویستی بە جوانکردنە، یاری مناڵان، هەموو شتێک. وەکو دەبیندرێت لەم وەرزەی بەهاردا سەیرانگاکانی سنووری قەزای دەربەنیخان لە ڕێگەی دابینکردنی سەلەی خۆڵیشەوە وەکو پێویست گرنگی بە ژینگەی ناوچە گەشتیارەکانی سنوورەکە نەدراوە. ئەوەیشی دەبینرێت هەڵمەتی ڕێکخراوێکی ژینگەی ناوچەکەیە بۆ هۆشیارکردنەوەی گەشتیاران و پاکردنەوەی سەیرانگاکانی سنوورەکە. ئەم ساڵ بۆ ساڵی چوارەمانە کە لە ڕێگەی چەندین تیمی خۆبەخش و لە ڕێگەی ئەندامە خۆبەخشەکانمانە و لە ڕێگەی بازگەی ناوچە گەشتیارەکانەوە بە هەزاران ڕێنمایی کە لە کارت و پروشەر و نامیلکەی ژینگەی پێکاتووە و لەگەڵ علاگەدا ئێمە دابەشمان کردو بەسەر ژمارەیەکی بەرچاو لە گەشتیارانە و لە هاوکاتیش ئێمە لە ڕێگەی ئەو تیمە خۆبەخشانەمانەوە بە ناوچە گەشتیارەکانە ئێمە هەڵمەتێکی پاکردنەوەمان ئەنجام داوە. ئەو هەڵمەتەش مەبەست دێ ئەوەیە کە هاوڵاتیان هەست بە جۆرێک لە بەرپرسیارەتی بکەن و کا لەسەر و ڕێنمانی ئێمە بکەن. لە بەرامبەریشدا بەڕێوبەری گەشت و گوزاری دەربەنیخان ڕایدەگەیەنێت لە ساڵانی ڕابردوودا بۆ جێبەجێکردنی پرۆژەی گەشتیاری بودجە بۆ دەربەنیخان دابین نەکراوە. لە ماوەی ڕابردووە لە ڕاستیدا بەهۆی نەبوونی بودجە یاخود بەپێی پێویست کە پرۆژە دەربەنیخان ئەنجام نەدراوە لە ڕووی گەشت و گوزارەوە ئەتوانم هۆکەی بگەڕێم بۆی کە گەشتیار ڕوە کاتێرە شوێنی مانەوەیان کەمە بە تایبەتی لە وەرزی گەشتکردنە. بەڵام لە دوو ساڵی ڕابردووە کۆمەڵێک پرۆژەی گەشتیاری لە دەربەنیخان چوونەتە بواری جێبەجێکردنەوە بەهۆی ئەم قەیرانی داریایی کە ڕووی لە هەرێمی کوردستان و عێراق کردووە. هەندێک لە پرۆژەکانی ئێمە شەک و هەموو پرۆژەکانی تر ڕاوەستاون و هەندێک پرۆژێشمان هەیە کە ئێستا بەردەوامن لە ئیشکردنە و گەشتبینم کە لە داهاتووە کۆمەڵێک پرۆژەی گەشت و گوزاری چ لە ڕێگەی کەرتی تایبەتەوە کە مامەڵەکانیان نەتاوابووندایە یاخود بەهۆی قەرزی گەشتیاری و پرۆژەکانن ئێستا مامەڵەکانیان خەریکن تەواو بن. دەتوانم بڵێم لە داهاتوو ئەتوانین کۆمەڵێک جێگامان هەبێت کە گەشتیار ڕوو لێرە دەکەن بتوان بمێننەوە. ئەگەرچی کەرتی گەشتیاری بۆ پتەوکردنی ژێرخانی ئابووری کەرتێکی گرنگە، بەڵام لە یاریمی کوردستان تاوگوێستان نەتوانراوە وەکو پێویست ئەو کەرتە بەرەو پێش ببرێت. نمونەیەکی گرنگی ناوچەی گەشتیاریش قەزای دەربەنیخانە کە لەلایەن حکوومەتەوە پشتگوێ خراوە. پاڤێڵ عەبدوڕحمان، KNN، دەربەنیخان.